ئەوانیش وە مافیات مجموعی مافیات هاتووە لە دەرەوەی شار ئەم عەرزەیان داگیر کردووە کردیانتە قەتعە 200 متری 300 متری 500 متری ئەو دوێنێ لەزنەی تەجاوزاتی کەرکووک هات علەسا زیادە ڕێوی کراوە بۆ قەبرستانەکە ئێمە زیادە ڕێومان نەکردوم ئەت ڕوخانیان و تەواو تەجاوزە بەشی بەلەدی قاتعی بەلەدی زەویەکەم کڕێوە باڵە زەویەکەم کڕێوە بە 10 ملیۆن و لەگە زاواکەمان بیناکەش بەخوای بە قەرز و قۆڵە کڕیمانەوە کلێشم زەرا کردو خواوەچ وڵی داواکەین قەرەبوو بکرێنەوە وڵی ئەگەر هەمان بۆ چیمان داوە لەم چۆڵی خوایە ئەوچین تاپۆیەکمانە کڕی وڵی هیچی نییە کوڕەکەم هەر هیچی نییە بە قورعان کۆڵە قەرزارە لەگەڵی داواکارم قەرەبوو بکرێتەوە ها داوا لە مەحافزەکەم یارمەتیەکمە دەسانە بۆمان بێنیە یارمەتیەکمان بدا تو ئەزانی کاکە ئەو منطقەی دروازەیە مەشمولە لە قەرار 320 لە قەرار مەجلس وڵات تەملیکە ئەم عەرضە هەموویان ئەزانی مخصصە لە خەدەمات بناء مدرسة إنشاء حدائق ومستشفى أزاني فممنوع أي تجاوز لره فروشتين حميان ما في كان يعني خلقي كركوغنية حقيقة يعني أو خلق كركوغنية حميان فقيرة حقيقة نازان أوتشيا بس استحميا أزاني أو عرزكا مخصصة لخدمات مصير أو دخانوش كيو رخندراوا قيناك أو دخانة وكا يعني أجر إعادة بناء قيناك يعني وتيان فقيرة نظام شيء ئەوانیش وە مافیات مجموعی مافیات هاتووە لە دەرەوەی شار ئەم عەرزەیان داگیر کردووە کردیانتە قەتعە 200 متری 300 متری 500 متری ژمارەی خۆیان نووسیوە لەسەریا هەتا بیفرۆشن بە خەڵک فەقیر و داماوەکە ئەو خەڵکەش نازانێ ئەی کڕێە بەس خەڵکە بە لێرەوە بە خەڵکەکەڵین کاکە ئەم عەرزە عەرز شارەوانی کەرکووکە تەرخانش کرا بۆ خزمەت گوزاری بەڵێ ئەوەی وا هاتووەتێتر ئێمە پێماوتوە ئەوەی هاوڵاتی دێتەوە ئەگەر عەقدی لایە ئێمە عەقدەکە ئەتوانین بیبین بۆ قانون بە قانون ئیجرات قانونی وەرگین لەسەریا هاوڵاتیش ئەتوانێت خۆی شکاتکە لە ڕێگەی قانونەوە ئیجرات خۆی وەرگێ مجموعەیەکمان گردە و ڕۆژە لە سەیادە عینەندامانە مەحکەمە ئیجرات قانونی وەرگیرا لەسەریان